کۆمپانیا هاواری فیلم یەکەمین جارە بەشداری ئەم پیشانگایەکەوە پیشانگاکەی ئێمە تایبەتە بە بواری ڕۆشنبیری و ڕۆژنامەوانی سینەمایی کە ئێمە لە بواری ڕۆشنبیریە کەمترین چاپەمەنیمان هەیە بۆ بواری سینەما. ئێمە بووین بە یەکەمین کۆمپانیا لەسەر ئاستی هەموو کوردستان و عێراق کە لینکێکی گرنگی و کۆمپانیەکەمان تەرخان کردووە بۆ ئەوەی پەرتووک لە زمانەکانی جیاواز چاپ بکەین وەربگەڕین و هەروەها بە زمانی کوردیش چ ئەوەی توێژینەوە بێ چ ئەوەی نووسین بێ لێکۆڵین بێ لەو بوارە چاپێکەین وی خاڵێکی زۆر گرنگ بۆ ئێمە ئەوەیە کە گەوهرەکەی یڵمازگونەیمان هێناوە و لە ماوەی 2 ساڵدا 16 پەرتووکمان کە بەرهەمی یڵمازگۆنایە چی وەکو ڕۆمان، چیرۆک، سیناریۆ تەنانەت نامەکانی کە لە زیندان نووسیوەتی بە زمانی شیرینی کوردی چاپ و بڵاومان کردوێتەوە.